هونەرمەند محەممەد فەتاح میوانە لە گەڵمانە و دەربارەی سمپۆزیۆمەکە گفتوگۆ دەکەین. کاک محەممەد سڵاو لێبێت. زۆر سپاس بەخێر بیت. بەشداریکردنی هونەرمەندانی شێوەکار لە سمپۆسیۆمی ئاشتی لە بەیروتی پایتەختی لبنان چۆن هەڵدەسەنگێنیت؟ زۆر سپاس. ئێمە لەسەر بانگێشتی ڕێکخراوی ئارتوێستا لە لوبنان سێ هونەرمەندی کورد هەڵبژێران بەندەی مخلستان لەگەڵ کاکسامانە بوبەکر و کاک ساڵح نەجار کە پیشانگایەک هەیە، پیشانگایەکی نێودەوڵەتی لە بەیروت لە شارەوانی جوونێ کە لەوێ شارەوانەکان بە وەکو محافەزە وایە و پارێزگاوایە. جگەل لەوە لە فەقەرەی دووهەمە لە شارێکی تر سیمپۆزیۆمێک هەیە کە پێوتە شاری کفردبیان، قەڵایەک هەیە بە ناوی قەڵای فەقرا. ئەم قەڵایە مەشهورە لە هەموو دنیادا وەکو شوێنێکی ئەسەری. بەڕاستی مای خۆشحاڵی بوو کە ئێمە توانیمان لەو پێشانگایەدا لە کەمجار لە جوونیە بەشدار بین و جماوەرێکی زۆر ئامادە بوو. هەڵبەتە نێودەوڵەتی بوو، کۆمەڵێک هونەرمەند لە وڵاتانی سعودیە و کوێت و مەغریب و تونوس و جەزائیر و ئەوانە بەشدار بوون. تەظاهورێکی گەورە بوو لە ناو بەلەدیەی جوونیە کرایەوە، جماوەرێکی زۆر بۆ 2 ڕۆژ ئامادە بوون. فەقەرەی دووهەم کە سیمپۆزیۆمەکە بوو کە ئەساوێنەکەی بینین لە سەر شاشەکە، ئەو بوو کاری پراکتیکی کرا. ئەو شوێنە ئەسەری کە هەیە لەوێ ئەومان دروست کردەوە جارێکی تر. کاردانەوەی بەشداربوانی سمپۆسیۆمەکە بۆ کارە کوردیەکانی بەڕێستان ئەمێوا بڵێم چۆن بوو؟ لە تابلۆکەی مندا وشەی کوردی هەبوو، شعرەکەی بە کوردی نووسراوەتەوە. ئەمە بووە جێی قسەکردنی هەموو ئەوانەی کە لەوێ بن. یەکێ لەوانە مەسەلەن وەزیری ڕۆشنبیری لوبنان غەسان سەلامێ پێی سیر بووتی ئەم شتێک کە نووسراوە ئێمە ئەزانین بە ئەلفباتیکی عەرەبیە بەڵام لێ تێناگەین، بەڵام کە بۆم خوێندنەوە بە زمانی کوردی زۆریان پێخۆش بوو. دایمەن ئێمە بێ هەوڵ بین زمانی کوردی، کللتوری کوردی بەرینە دەرەوە، وەکو چۆن دەبێ شتەکانی خۆمان تەرجەمە بکەین بۆ زمانەکانی تر خەڵک ئاشنا بن پێمان. بە هەمان شت نییە لە ڕێگەی هونەرەوە. ئەوەیەکە بوو لەو شتانێکە زۆر دیار بوو لە ناو سیمپۆزیۆمەکە، لە ناو پێشانگاکەیە کە زمانی کوردی لە ناو تابلۆیەکدا هەیە و ئەمان ئاشنا پێ. جگە لەوە کە خۆی مادەکە مادەیەکی باش بوو. عنی فەقەرەکەی دووهەمە وێنەی ئەو قەڵایی کە کردم من لێوێ بەڕاستی کەم بوون ئەوانەی کە کاری پراکتیکیان کرد، بەڵام وێنەکە ئەوەنە بەلایەنەوە جوان بوو، بەلایەنەوە باش بوو. لە مودەیەکی زەمەنیە من وێنەکەم تەواو کرد. محافظی ئەو شارە زۆری پێخۆش بوو کە ئەم وێنەیە ببرێتە لای خۆی لە باڵێن لە ژووری محافظە هەڵبواسرێ. ئەو مای خۆشحاڵیە بەڕاستی هونەرمەندێکی کورد کارەکەی بچێتە ناو شوێنێکی واوە و جێگەی ستایشی ئامادە بووان بێت. بەشداریکردنی شێوەکارانی کورد لە سمپۆسیۆمێکی وەهادا چ بایەخێکی هەیە؟ هەموو بەشداریەکی کورد لە دەرەوەی کوردستان بایەخی خۆی هەیە، لەبەر ئەوەی تۆ جارێکی تر شوناسی کوردی دەرئەخەیکە کورد چییە و کورد هونەرەکەی لە چه ئاسێکدایە. کورد هونەرێکی باڵای هەیە، ئەگەر بیاوێ بەشدار بێت لەو میهرەجانانەیە هیچی کەمتر نییە لەو هونەرمەندانی کە بەشدارن بگرە لە زۆربیان باشترن کە ئەو کاراناکەن. بۆیە بەڕاستی دەنگدانەوەیشی هونەرمەندانی کورد زۆر بەباشی لە ناو ئیعلام و سۆشیال میدیا و ئەو شتانی کە لەوێدا هەبوو لەسەر کورد باسێکی زۆر کرا و پێشیان خۆش بوو بەڕاستی. بەڵێ سمپۆسیۆمەکە بە ناوی ئاشتیەوە بوو. ئەمە چ دروشمێک بوو و چ ئامانجێکی هەبوو؟ لوبنان یەکێکە لەو وڵاتانەی کە ماوەیەکی زۆر ئەتوانین بڵێن لە ساڵانی سەرەتای هەفتاکانەوە لە ناو جەنگە ئەژی. ئەوەی کە با بڵێن گەلی لوبنان بینیوەتی لە وەی شومە و لە ئازار و لە شەڕی کەتائیب و زۆربەی ئەو شتانەی تر، بەڵام کە دایان بینیت مرۆڤێکی ترن، کە دایان بینیت مرۆڤێکن پڕن لە ئاشتی، پڕن لە جوانی، پڕن لە قسەکردن، پڕ لە هونەر. یعنی ئەمە ئەوە گەیەنەکە ئەم شەعبە ئەم میلەتە ئاشتی خۆش ئەوێت و دەوێت هەمومان کۆ بکاتەوە لە دەوری خۆی بۆ ئەوەی پێیانمان بۆ ئاشتی هەبێت. بەڕاستی هونەرمەندیش
بە درێژایی ژیانی پەیامەکەی پەیامی ئاشتیە، نەک تەنها بۆ لوبناان و بۆ فلان شوێن و بۆ فلان حاڵەت نەخێر. هونەرمەندی شێوەکار بە تایبەت و هەموو هونەرمەندان جیهان ئەبێت پامیان بۆ ئاشتی بێت. کاک محەممەد سپاس کە بەشدار بووی لەگەڵمانە، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، بەخێربەی سەرچاو. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس.